پاش 2 ڕۆژ لە کۆبوونەوە لایەنە گرنگتیکارەکانی دانوستانی ئاستانای تایبەت بە سووریا نەیانتوانی لیژنەیەک بۆ نووسینەوەی دەستور پێک بهێن و پێکهێنانی ئەو لیژنەیە بە کۆبوونەوەی جنێف سپارد. 11هەمین گەڕی دانوستانەکانی ئاستانای تایبەت بە سووریا لە ئاستانای پایتەختی کازاخستان کۆتایی هاتوو. ئاگربەستی ئیدلیب و دروستکردنی لیژنەیەک بۆ نووسینەوەی دەستور و ئازادکردنی زیندانیەکان تاوتوێ کرا. ستیڤان دیمستورە نێردەی تایبەتی نەتەوە یەکگرتوەکان بۆ کاروباری سووریا لە بەیاننامەیەکدا پاش کۆتایی هاتنی دانیشتنەکانی ئاستانە ڕایگەیاند. زۆر بەداخە کە رووسیا و ئێران و تورکیا لە بابەتی پێکهێنانی لیژنەی نووسینەوەی دەستور هیچ بەرەو پێشچوونێکیان بەدەست نەهێنا و نەیانتوانی بەسەر ئەو بربەستانەدا زاڵ بن کە دەیان مانگە دۆسیی نووسینەوەی دەستوری بە چەقبەستویی هێشتوتەوە. لەلایەکی ترەوە پاش کۆتایی هاتنی دانوستانەکان وەزیری دەرەوەی کازاخستان لە کۆبوونەوەیەکی سەرەکیدا کەشاندی هەرێکە لە تورکیا و رووسیا و ئێران و حکوومەت و ئۆپۆزیسیۆنی سووریا ئامادەی بوون ڕاگەندراوی کۆتایی خوێندەوە و ڕایگەیاند. وڵاتانی گەرانتیکار لەسەر پشتیوانیکردنی لایەنە سووریەکان هاوڕا بوون بۆ ئەوەی لە کورتترین ماوەدا کۆمیتەی دەستور لە جنێڤ دروست بکەن. لە بەیاننامەکەشدا پاش دەربڕینی نیگەرانی لەسەر پێشێلکاریەکانی ئاگربەستی ئیدلب تورکیا، رووسیا و ئێران بڕیاریان داوە بە هاوبەشی چاودێری جێبەجێکردنی ڕێککەوتنی سوچی بکەن و لەسەر هاریکاری سێقۆڵی نێوانیان دژی ئەو گروپانەی کە ئاسایشی نیشتیمانی وڵاتانی دراوسێ دەکەنە ئامانج بەردەوام بن. هەروەها خۆشحاڵی خۆیان بۆ ئازادکردن و گۆڕینەوەی بەشێک لە دیلەکان نیشانداوە. لایەنە بەشدارەکانی دانوستانی ئاستانە بە توندی ئیدانەی بەکارهێنانی چەکی کیمیاییان لە سووریا کردو بە پێویستیشان زانی لە چوارچەوەی ڕێکەوتنامەی چەکی کیمیاییدا ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی لێکۆڵینەوە لەو ڕاپۆرتانە بکات کە باز لە بەکارهێنانی ئەو چەکە دەکەن. لە ڕاگەیەندراوەکەدا لایەنەکان جەختیان لەسەر پابەندیان بە یەکپارچەی خاکی سووریا و سربەخۆی و سەروەری وڵاتەکە کردوتەوە و ئاماژەیان بەوە کردووە بەرەنگاربوونەوەی داعش و سەرجەم ئەو کەسانی کە پەیوەندیان بە لیستی تیرۆری ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکانەوە هەیە درێژەی پێدەدرێت. لە بەشێکی تری ڕاگەندراوی کۆتایی دانوستانی ئاستانادا لایەنەکان جەختیان لەسەر پێویستی ڕەخساندنی هەلومەرجی گونجاو بۆ گەڕانەوەی پەنابەران و ئەو هاوڵاتیانی لە ناوخۆی سووریا لەسەر ماڵ و حاڵی خۆیان ئاوارە و دەربەدەر بوون کردوتەوە بە هەماهەنگی لەگەڵ کۆمیسیاری باڵای پەنابەرانی نەتەوە یەکگرتوەکان. هاوکات نوێنەری تایبەتی سەرۆکی رووسیا ڕخنەی لە دانانی بنکەی سەربازی ئەمریکا لە سووریا گرت و ڕایگەیاند هەماهەنگی نێوان ئەمریکا و کورد بە شێوەیەکی گشتی هەڕەشە لەسەر یەک پارچەی خاکی سووریا دروست دەکات. سەبارەت بە بەشداری کورد لە دانوستانەکانی قەیرانی سووریا و نووسینەوەی دەستور سەرۆکی شاندی رووسیا لە گفتوگۆکانی ئاستانە وتی بە دڵنیاییەوە رووسیا مەبەستێتی هەموو لایەنەکان لە پرۆسەی نووسینەوەی دەستور ڕۆڵیان هەبێت و لیژنەکە نوێنەری هەموو لایەنەکانی تێدا بێت. کوردیش کە لە سەدانەوە بۆ لە سەدادەی دانیشتوانی سووریا پێک دەهێنن مافی خۆیانە لە لیژنەی نووسینەوەی دەستور نوێنەریان هەبێت. هاوکات بەڕێوەبەرایەتی گشتی فەرمانگەی کۆچی سەر بە وەزارەتی ناوخۆی تورکیا ئاماری پەنابەرە سووریەکانی نێو وڵاتەکەی بڵاو کردەوە و ڕایگەیاند لە ئێستادا 3,597,938 هاوڵاتی سووری لە تورکیا ژیان بەسەر دەبن. دانوستانەکانی ئاستانە لە 23 و 24 کانونی دومی 2017 لە نێوان حکوومەت و ئۆپۆزیسیۆنی سووریا بە چاودێری لایەنە گرنگتیکارەکانی تورکیا و ئێران و رووسیا لە ئاستانای پایتەختی کازاخستان دەستی پێکردو. تا ئێستا 11 گەڕی دانوستانەکان ئەنجام دراوە و وا بڕیارە گەڕی داهاتووی دانوستانەکانی ئاستانە لە مانگی شوباتی 2019 بەڕێوە بچێت.